دانەڵد ترامپ خۆی ڕادستی دادگای مانهاتن کرد لە شاری نیویۆرک و لەوێژ نوقوڵی کرد لەو تۆمەتانەی ڕوبەڕووی کرانەوە کە سەبارەت بە تێوەگلانی بوون لە ڕەفتاری نادروستی سێکسی لە ڕێی ساختەکاریەوە لە تۆماری کارداریەکاندا تا ئەو پارانە بشارێتەوە کە دراوە بەو کەسانەی گوناباریان کردووە لەوانە خانمە ئەکتەرێکی فلیمی سێکسی. 34 ڕاگەیەندراوی ساختەکراون بۆ پەردەپۆشکردنی تاوانی تر ئەمانە لە وەستانی نیویۆرک بە تاواندا دەنرێن جاتو هەر کەسێک بیست. لە ئەنگرانی ترامپ هاوکاتی چوونە نیویۆرک و گەڕانەوەیشی بۆ ئەستانی فلۆریدا پێشوازیەکی گەرموگوڕیان لێکرد. لە ماڵەکەی خۆی لە مارلاگۆ وتارێکی تەلەڤیزیۆنی پێشکەش کرد و جەختی کردەوە لەوەی دادپارێزی نیویۆرک لە ڕووی سیاسیەوە هاندراوە. دادپارێزێکی شکستخواری ناوچەیەک سەرۆکێکی پێشووی ئەمریکا گونەهبار دەکات کامە یەکەمین جارە لە مێژوو شتێکی وهابوو بێت کە لەسەر بنەمایەکیش کە هەموو یاسانەسان و شیکەرەوە یاساکان دەڵێن هیچ نییە، هیچ تاوانێک نەکراوە. دەستەی سوێنخۆران دەنگیانداوە لەسەر تۆمەتبارکردنی دانەڵد ترامپ. شیکەرەوە لەو بڕوایەدان ئەو هێرشانەی ترامپ دەیانکاتە سەر پرۆسە یاساییەکە تەنها کاردانەوەیە. ئەم دادگاییکردنە بەردەوام دەبێت لەسەر بنچینەی ڕاستیەکان و یاساش. پێم وان نییە ئەو ژوورە کاردانەوانە یارمەتی بدەن لە ناوگەلی ئەمریکادا چونکە زۆربەی ئەمریکایەکان دەیانەوێت ئەم پرۆسە یاساییە بە تەواوەتی و بەڕەوایی بەڕێوە بچێت تەنانەت لەگەڵ سەرۆکێکی پێشوشدا. ئەو خەڵکەی لە دەرەوەی دادگاکەی مانهاتن وەستا بوون دابەش بوون. من پشتیوانی لە دۆناڵد ترامپ سەرۆکی خۆم دەکەم. مەزنترین سەرۆکە لە مێژووی ئەمریکا، لەوانەیە باشترین سەرۆکی سەر ئەم زەمینەش بێت. دژەبەرەکانی ترامپیش ڕایەکی جیاوازیان هەیە. کابرایەکی فێڵبازە، خەڵکێکی زۆری پێڵ خەڵەتاون، بەڵام خەڵکی نیویۆرکی پێ هەڵ ناخەڵەتێندرێت. هیوادارم خەڵک ئەو ڕاستیە ببینن. دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ڕوبەڕووی گونابارکردنێکی بێپێشینە دەبێتەوە لە کاتێکدا هێشتاش لە پێشەنگدایە بۆ بوون بە کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردنەکەی ساڵی داهاتووی سەرۆکایەتی ئەمریکا. وا بڕیارە ڕۆژی 4 مانگی 12 ئەم ساڵ ترامپ بگەڕێتەوە مانهاتن و پرۆسەی دادگاییکردنەکەشی لە مانگی یەکی داهاتوودا واتە لە ساڵی هەڵبژاردندا دەست پێ بکات.